ئێستا بەهۆی ئەم قەیرانەوە کە دروست بووە ئەم باقورسیە کە کەوتۆتە سەر خەڵک لە دێهاتەکانە زۆر سەیر و سەمەرەیە کەوا خەڵکانێک بۆتە منافەسەی زەوی داگیرکردن و ماڵ داگیرکردنی یەکتری. ئەو زەویانەی کە هین دێهاتەکانە وەختی خۆی ئیسلاح بە قانون و یاسای ئیسلاح زراعی تەوزیع کراوە سەر فەلاحەکانە، تەوزیع کراوە سەر جوتیارە. بەڵام ئەو یاسایی لەبەر ئەوەی ئێستا یاسا بەرقەرار نییە بەڕاستی لە وڵاتی ئێمەیە ئیلا کەم نەبێ ئەو یاسانە هەمووی پێشێل کراوە. ئێستا ئەوەی فەلاح بێ و مۆزەف بێ و بەس ماڵی لەو دێهاتە بێ، جاری وایە ماڵیشی لە دێکە نییە بەس خەڵکی ئەو دێ ڕۆیە زەوی داگیر کردووە بەوەیش نەوەستاون ئەڕۆن حتا ئەو شوێنانەی کە بۆ مەرعا کراوە کە ئایدی ئەوە نییە کە بکرێتە زەرعاتوانە، حتا ئەوانەشیان داگیر کردووە، لێواری چەمەکان، بانتەپە و بەرزایەکان کە بۆ ئەوە دانراوە کە مەرعا بێ و شوێنی لە وەرگا بێ، حتا ئەوانەش داگیرەکەن. بەڕاستی ئەوە شتێکی زۆر جوان نییە ماڵ داگیرکردنی خەڵکی تر لە ڕاستیە غەسبە و حرامە و یەکێکە لە تاوانە گەورەکان. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە بۆمانی بەیان کردووە کە هەر کەسێ یەک بست زەوی خەڵکی تر داگیرکە لە ڕۆژی قیامەتە 7 طەبەقە زەویەکەنە ملی و بەو شێوازە دێت حەشر دەکرێ. یعنی ئەو کەسانەی کە ماڵی خەڵکی تر داگیرەکەن لە ڕۆژی قیامەتە هەموو خەڵک ئەیان بینێ و لەناو هەموو خەڵکیان دیارن کە ئەمە داگیرکەرەکانن. و چەند حەدیثمان لەسەر ئەوە هەیە و هەر لەبەر ئەوەشە کە زانایانمان کۆمەڵێکیان ئەڵێن هەر کەسێ لە ناو زەویەکی داگیرکراوە نوێژ بکە نوێژەکەی دروست نییە. یعنی کۆمەڵێک لە زانایانمان وایان فەرمووە، فەرمویانە لە ناو زەویەکی داگیرکراوە کە هی تۆ نەبێ داگیریکەی نوێژەکەت دروست نییە ئەگەر نوێژ بکەیت تایە. بۆیە بێ ئاگامان لە خۆمان بێ دنیا بەو شێوەیش نییە هەر حەوڵدەی هەر شت زیاکەی گشتی چەند ڕۆژێکی ترە و تۆ ئەگەڕێتەوە بەلای خوای تەعالا. ئەم دنیایش چەند لەحەزاتێکە. یعنی تۆ ئەگەر ئێستا تەمەنت 6 ساڵ بێ ماڵی برایەکت ئامۆزایەکت خزمێکت داگیر کرده بێ، ئەگەر تۆ بمێنی لە ژیانە هەر ئەو پەڕی ئەگەر تەمەنت درێژ بێ 20 ساڵتر ئەژەی. ئەویش ژیانێکی پڕ لە نەخۆشی و پڕ لە ناڕەحەتی و ناخۆشی. ئەی بۆچی ماڵی مسلمانێ داگیرەکەی لە ڕۆژ قیامەتە بە هەتایی لەسەری عقوبە بدری و ڕوڕەشی ڕۆژی قیامەت بی. بۆیە ئەبێ ئاگامان لەم شتانە بێ و خۆمان بپارێزین لە زوڵم و لە ستەم. تەماحمان ئەوەنە زۆر نەبێت تەماحەکە بەڕاستیەوەمان پێ بکە، خۆمان لەبیر بباتەوە، خزمایەتیمان لەبیر بباتەوە، سڵەی ڕەحممان لەبیر بباتەوە. دنیا ئەوە هەڵناگرێ، ئەوە نەنیە دنیا تا ئێمە لە پێناویە خوا و خەڵکیش لە خۆمان بڕەنجێنین. داواکارم ئەگەر کەسێک وا بێ بێتە خۆیان و خۆی ئیسلاح بکە. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء